من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژوگرانی خۆشەویست. خۆشحاڵین لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بەخشیندا لەم ماڵە بێکەس و لەم ماڵە بێنازەدا پێتان شاد دەبینەوە. ئومێد دەکەین ئێوەی خێرخواز و بەخشندە لەم مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانەدا ماڵی هەژاران و نەداران ئاوادان بکەن و یەکێکیش لەو ماڵانێکەوە ئاوادان یەکەنەوە ئەم ماڵە هەژار و نەدارە بێ کە لە شاری کەلارە. ئومێد دەکەین لەگەڵمان نابن بابزانی ژیانی ئەم خانەوادەیە چۆنە و چۆن ناتوانین هەمومان هاوکاریان بکەین. چەند ساتێک لەگەڵمان هەبن. خێزانین و ئەو ئەی دوانە و خێزانین 5 کەسین حەساوکە بەڵێ لە دنیا عالەم خێرەوە پیمان کەت و دەنە پیمان و بەخوا کەسمان نییە و چا بکەین دیتر. ئەی باوکی مناڵەکان باوک مناڵەکان وەڵا دیارە ئۆفاتی کردی و ڕاخۆی و چەند ساڵە بێ؟ وەڵا 25 ساڵ دوو دیترەوە ئاوەڵە 25 ساڵ دوو. ئەی ژیانتان لەسەر چی بوو؟ چۆن شەو ڕۆژ بەڕێ ئەکەن؟ چۆن ژیان بەڕێ ئەکەن؟ وەڵی دیتر خۆمان عالەم دەتە پیمان و ئەی چا بکەین گوزاران گەرە بکەین مەجبوری چا بکەین. خەڵک یارمەتیتان ئەرە وەڵا خەڵ دەنە پیمان و ئەو دەتە پیمان و زەکاتە و سەر فترەیە و کچی دێ دەنە پیمان ئیترە ئەرە خۆمان گوزارانکەن خواکردمە و کەینۆرە خۆمان دانیشتینە. ئەم چەند نەخۆشە؟ ئەرە وەڵا نەخۆشە حەقی ژێتێن حتا ئێوە حتا بیان وەڵی بشم هذا سەری هینی هەیە فەرکەمی هەیە و هینی هەیە و هەخەنت و چۆ لێ بکەم. ئەبورێتەوە؟ ئەبورێتەوە لە خۆت؟ مێسکەدە خۆی دیۆر قەدرت و ئەوە دیکە وێرانە. یان چاکە و خراپەی خۆی ئەرەوەڵا نەوەڵە نازانت نەوەڵە حیج نازانت. هەلی بچکیەوە بوو؟ ئەرەوەڵا لەدایک بی و واوە پێ هات. ئەرێ وەڵا دیتر واوە پێ هاتەڕا خۆی دیتر مش نەزانستم نییە لە تعدی لە ڕوودە تەعاجێ بین نەزانتم پاپەی نەوی مەراقی ئەرێ وەڵا واوە پێ هات و ئەوە ئەمانە چیانم؟ ئەیە هەن نقصان بێ ئەوە هەن نقصان ئەمە کوڕی گەورەتە؟ ئەیە بچکەکەت ئەوە گەورەگەیە ئەمە گەورەکە ئەوە گەورەگەست. ئەرێ وەڵا مشکلان چییە؟ مشکلان هینە مەحدەی دایمە قورحەی هەیە و دایمە گرتەی نەخۆشە 3 ڕۆژ دەرێ زەویە حەپیش ناخۆت ئەیدی من سۆنەری کردوە و قورحەیە لەینێ گەرە بپسی نەخۆت چست نەخۆ دەیانە سەوزی و مەوزی ئەیانە نەخۆت گەرە بەڵێ لە دنیا ئەیدی من وتم هەر دەرجەکە دەنێنی کپە دوت باشە بوت ناتوانن قسەش بکەن؟ نەوەڵە بەس ئەوە تۆزە قسەکەت ئەیە هاهەوە حرەکەت قسەکەت کەس لی حاڵی ناوت پیشەیەکە پیشی مامۆسا و هاو ئەیە بە سەڵام کردێ ناتوانێت جوان لەری حاڵی ناوی ناتوان قسە قسە دەربکات
ئەرێ وەڵا دیکێکیشان لە جەر زوانی مەچیرە نازم چۆن گەرە عملیاتی بکەین بکەین هەر لە بچکیەوە بوو ئەرە وەڵەوە بچکەی نییە قسەوە لێ نەکردین ڕاخۆی دی نەتوانێت دی قسەکان دی هین کردە ڕاخۆی دیتە ئەرێ وەڵا ئەی چی ئیش ناکەن هیچ ناتوە ئیشکەن ئەیە توانیت کەمێت تۆ جێگەعانی باشە چیەکە چی ئەها لە شارە بوانی لە شارەوانی ئەرە وەڵا دی مەعاشەکەتیێت بەشمان ناکردی تر تەواو ئەوە لە چتەڕەمان نامێنێت گەی ناکەت و ڕاخۆی نامێنێت ئارە وەڵا گرانیە و بەڵێ ئەی ئەمە چی تۆیە ئەیە قۆشک پیاوەگەما بەڵێ بەڵێ لە دنیا قچی چکایە و قاچی و ئەرێ وەڵا دیتر قاچی شکاوە ئەرە وەڵا قاچی چکایە لای تۆیە لەگەڵ تۆ ئەژی لە گول من دانیشتیە بەڵێ بەڵێ لە دنیا ئەرێ وەڵا دیتر دیێرا خۆی دانیشتیە و ناتوان ڕێ بکات و خۆم مەلەی دەم و خۆم کەلپلەکانی شۆرم و یعنی 5 کەسن 4 نەخۆش لەگەڵایە تۆ ئەرە وەڵا ئەی خۆت ساغی شکۆر ئەلحەمدوللا و شکر کەمی تۆزێ باشم وەڵا بەڵێ ئەرە وەڵا دیتر باشم ئەلحەمدوللا و شکر خواوە زیای بێت ئەرێ وەڵا دیتر ئەم خانووە بین خانوویەکی زۆر کۆنە زۆر شڕە ئەی چە بکەین دیک دوێتەکە سندەی ڕامان وەت ئیلا گرن شوی ناکەم هەتا ئەیە ڕەدان هینکەم دەبرکەم ئەڕەمان دەبر کرد ڕەخۆی شوی کردیتر ئارە وەڵا دیتر کچەکەی خۆت کچەکەی خۆم بەڵێ بەڵێ لە دنیاەوە خۆ چی کرد ڕەخۆی دی ناتە لا مشکلی ئەم خانووە چییە زۆر کۆنە فرە کۆن ئەرە وەڵا بینە پێ و دیتر تەواو چ بکەین نەعیلاج بین خاوەن ئیجارش هاتە هینمان گیانمان وەت پارە نییە کچین لە قومێکمان کولین کردین قەرد کردین هەتا ڕاتە کوڕەکە هات قەردەکە داینەوە یعنی لەسەر ئەم خانووەش قەرزارن ئەرە وەڵا لە قەردارین ئەرە وەڵا بەڵێ ئەرە وەڵا دی قەرداری ئەم خانوو لە زستانە چۆنە ئەوێتە ماڵەوە وەڵا تکاکات ئەو لالو نەداینە سەبانیە بەڵێ وەڵێ لە دنیا ئەو متبقەکە وێرانە و ئەوە کەیتر هەک هینە و تکاکات ئەیدی هینەکە داینە بانێ و باش بێ کپەوە بێ ڕاخۆی دەلوێنتەندا ئەرە وەڵا دوو لالۆن داینە سەبانیە ئەم مەتبەخە خەریکە ئەڕوخێ ئەرە وەڵا خەریکە ڕبنێت بەخوا هەت تکاکات ئەرە وەڵا چمە ناوی گوای ئاش بکەم تەباقەکەم گەنە ڕاخۆی کۆرە و بینەکەی وەزم نەخۆش بوو ئێمە بێچ دکتەوە ئەیە ئێش ئاسنا ناوی ئەدی سرم نییە گۆشم نییە چاوم نییە تااقەتم نییە بچمە مارەوە ها کەوتمە چم دەست پێشەکەم گرم و ڕووکە مەقابی خۆی بەست ئەمانە چۆنن بۆم باسکە نەخۆشن ئەوانە فەقیر وەڵا ئیوە نەخۆنیە لە وەرکەوت مناڵ مەدەم چ دەکەی دیوار ئاوا قڕۆسەرە دەربا سێڕۆن برستیان بوون نەکەیتە دەمێنە ناناخۆن داوا ناکەن ئەوە بەتە دختار دەرجەکە ڕا دەرجەکە دەنگ ناکات حەبەکە دێتە پێی تامی ناکات پڕی دێت بەدبەخت هاوڕێ ئەوەستە خەوەنشن و مارە ڕەمناڕە کەمی ئەیە باشایە شەدین ڕۆژی 5 لەبان نەوینا گەرەک بەتە کراسی ئەرەبات و بچێت ڕەجلۆلە ئێ خانەکە ستر هاینە ناوی دانیشتنە لە نزرەکە باشترە نزرە دوو ڕۆژداری دیاڵە پارە بارە ئێ باشترە قەرز بوت پەرز بوت هاینە نایە سترە براکە ئەوە لەورە بیمان دوو ڕۆژداری هات پارەکە لێ ماستەر ئێ قەرز بکە قەرزش پارە نەوتە چه دیتەوەی ئیجار لە ئیجارە بین نە کوڕمیە نە پیاومیە کەسم نییە خواشکمە وایە ئەیشە کوڕ ئامەزامە ئەدی خۆزانی ئیسەی ئێوە بیێستە برام کەنەی ماتان ئاوە ناکەنیشی وەڵا دی دەسڕاتم نییە ئێس هەگەنێک دەست دەنە کارۆگەرە لە ڕیشاری کەنن و بکەنێ ڕەمان هیچ ناوێن هیچ قەرگی خێرکەتە دمان هیچ گەرە کردنە سەی وەک دەست دانەوەرە گەرە بکەنێوە ئەی دیێسەی هیچ شک ناوێن هیچ بەخشین ئیزم سەرە خەریکە پرمێتە بانمانە بە دینەکە داینە بانێ باش بی
ئەوە حمامەکە تکەکات هات تک تک هەروە کەسە چۆن چێژ لێنێ چۆن ناخۆش نییە ئەو شوێنە خوارەوە بەرە وەڵە تێتە خوارە کە حەقی چێ مارمیلەکە ڕسقا وێرانە وێران ئەرێ وەڵادی چەکەی نەعلاجی سەدینەی دەبوونێ ئیجارەوە تر لە ترسی کرێ هاتوون ئەرە وەڵا هاتین ئەیە سەندین ئەرە وەڵا چەکەین دیتر بەڵێ شتش دێتە خوارەوە ئەرە وەڵا تێتە خوارەوە هەرتی خۆڵ کردینە چ دەناو ئاشەکەم گەرە ئینی بکەم پۆشتێ بکەم و شتێ بەمە بانیە ئارە وەڵا دی چە بکەم دیتر ئەرە خۆی ڕست کەپتە ناوی چت کەپتە ناوی مارمیلەک خۆڵ میردی لە قادرێت ئەیانە گشتی هەنازم چی توش دەرناتینە ئەرێ وەڵا دیتر هین کردینە چە بکەین نەعیلاجین ئەرە وەڵا دیتر چە بکەینە ئەوە وێرانە بن بەقەدە وێرانە و ئەی گشتی وێرانە ها سەیکە کچی چە کەپتە خوارەوە مارمیلە کەپتە خوارەوە بەخوا ماری ئەوەنە کەپتە بانزگم مار وەڵا بەخوا کەسە بانزگم خەریکە زیڕە بکردایە ئەرە وەڵا مارەکە دەماڵ هاوچێکمان لەزگیان داناویت ئەرە خۆی گوردەی باشبی ئەرە وەڵا مارەکە دی لە ڕەش و زەردبی وەڵەکەم کەپتە بانزگ منە ڕەخۆی ئەرە وەڵا لەبان و کەپتە خوارەوە وەڵا خەریکە زیڕە بکردایم ئەوە خۆمیا کردم و چاوە نقانم لە حیبەتە وەتم خوای سترمان بکە یا ڕەبی ئەرە وەڵا ئەوەنە کۆنە هەموو شتێکی تێ ئەرەوە کشتی ڕێزق مارمیلک مار کۆلاژدم بەخۆ نامێت دەجە من کۆلاژدم کوشتمە حەق مارەکە هەر لەولا ڕێتە خەریکە زیڕە بکردایم ئەی ئەشای ناماڵ بینیمان ئەشیاکانتان کۆنە گشتی کۆنە معرەجی نوێنەکانتان ئەرەوەڵا گشتی کۆنە گشتی کۆنە ئەرەوەڵا تەماشای کوی گشتی لە قۆز کریایە و کەلپەلمان هەوی وێرانە و پێخەپمان هەوی وێرانە و گشتی وێرانە چە بکەم دەستم ناچێت شتێ بستانم ئەڕە ناو ماڵ کۆنە دەمێکە کڕیوتانە ئەرەوەڵا کۆنە کڕیمان هاوردینەی ئەی ئەشای ناماڵ چیتانە هەر ئەوەنەتان هەیە ئەرەوەڵا هەر ئەوەنەمان هەیە وەڵا هەر معرەجە کۆنەمان هەیە و ئەی هین مەخسەلەیەکە و سونیەقێکە و کانتۆریەکە و کەوانتەرێکە هەوی وێرانە بچ شەل و کوتبیە و معرەزەکە گوهین بیە و چە بکەین دیتر ئەی گینەکەوا دەستۆرە نامچۆ بێژن ئەوە هەوی وێرانە و معرەزە کولانین کەوانتەرێکە هەر لە ڕێخوا دریاسە پیمان هاوردنێ ئەڕامان ئەرەوە چە بکەین دیتر بەخشین هەر لە زۆر ژیان تەناوە ناخۆش ئەرە وەڵا ناخۆشە لە زیەوە ئەرە وەڵا ئێ سێ ساڵا نازم چی گوزرانکەین وەڵا ئەومان تکینە هەوی وێرانە و ئەی ژیانمان گەنە و ماشەڵە وارانە و خانووکەشتان چاڵە ئەو نایەتە ژوورەوە بەڵا بەڵێ مەجاریکردنی لە حیبەدە چتە ناو مەجارێکەوە یەکدا ئاوە کە هەن نەیت ئاوە ڕشانم دی حتا مەجارێکە ڕەماخاتم ئەرە وەڵا فرە نزمە هەوی وێرانە وێران نازم چە بکەم ئەو نایەتە حەوشەکەەوە بەڵا تێت ئەگە ئاو فرەبوت ئەرە وەڵا تێت حەوش وەڵا ئاو بەتەمە حتا ئینە تێت ئاوەڵا بەنیە کە هین کەمی مەجارێکەمان کەمی خاست کردینە چ دەڕاخۆی دیتری ناکەین چە بکەین بەرەوەڵا کاتێ منداڵەکان بیتە دکتۆر چۆن پارەت هەیە پارە لەکوێنی چۆن ئامێ بۆ دکتۆر بەخۆتم لە ماڵ هاوتە قەرتم چم هەتا پارەکەی ئەی کوڕەتێن وەقەت دەمەوەی بە قەرزامێ ئەرە وەڵا وەقەرت ئەرە وەڵا ئەیە بەخۆت چەند لە برنەسی سلێمانی قەدەڕێی کردمە لە بسڵمانێک ئەرە وەڵا لە ئێوارەوە حتا دانی قیژەی تێت حتا گوڵابەکەن کۆرە نەکەین و هی نەکەت ناخەفت ئەرێ وەڵا چە بکەین مش گیرکردمەوە دەستێەوە وتم بۆ نەڕێ شێتخانە من قبول نەکردم وتم گوناحە لە خۆم وەخاوەنی کۆم باشترە ئەی ئەمانە بێدەنگن ئەوەڵا بێدەنگن ئەڕا بێدەنگن ئەوە حوسەت لەلی عاجز ناوت ئەی حوتەکانیە بەخۆ عاجز ناون لەلیان یوانە دەنگیان نەوەڵە دەنگیان بەس کەمی ئەیە هاوە کە دوو داد کات بەخۆ دەنگی ها لەو پشتە ئەسەیە چێسی وشم وەڵا بشم چێسی برسیەسی ئەو نان دەمەپی لە نوایە نان و چ دەمەپی هەواز نایێت ئەو ڕۆژە ئاشم کردێنە ئاشەکەم خواردیە دەنگەڕام نێشتیە وەڵا خەریکە لە برتێ مری بۆ ئەی گشتی خۆت ئەرە وەڵا وە دەوری تێدەی گشتی خۆت نازم چە بکەم گیرکردنەوە دەستیەوە عیلاجیشی نییە دنیا وەپی گردامە بەخوا کەرکێ هەولێر
كرة بغداد كرة قشتي علاجي نيا أنا والله بو دكتور حبيش ناخذ حبقى فردت أي ناتشة الدروا؟ لا والله ناس تدروا حنا ناحوش قيجت حتى يوانا بلا ما مياني بات من مانا يقيجيك الدنيا نتيك أنا والله ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکێ حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بژی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆ ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاو شێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بەکەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆش گوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن دەڵێ من نادە دەدەر من گاگا تۆ چی ئیشەکەی؟ گەدی لە بەلەدێ ئیشەکەی شارەوانی لەکوێ؟ ئەچی بۆ جەلەولا هەموو ڕۆژەکە چی؟ هەفتەی سێ چوار ڕۆژ دەچی؟ لەوێ چی ئیشەکەی؟ جادە پاکەیتەوە؟ من گەدێ باگە دەدەنا كرجت يا موتشو گاگا خانووەکەتان خراپە؟ دەکە بانە باران دێتە ژوورەوە؟ متبقى مادام ئادەم دەکە ئەمە دەکە کامن خەریکە ڕوخێ چیتان بۆ بکەین؟ ئێمە چیتان بۆ بکەین؟ خێرخوازان چیتان بۆ بکە؟ ئادە کامن کامل خانووەکە چاکەین؟ کامن چیتان بۆ بکەین داگەیان؟ والله ئەی خانێ ڕەمان خاز بکەن بڵێن چ گەرەکمانە ڕەمان بکەن و خانەکانمان بۆ خاز بکەن و وە پەنای خۆی گەورەوە ئیشەڵڵا دی ڕزقی پڕیە میشک پڕیە هەرچی تووشی هەیەسی هەخەریکە زیڕە بکەین وەڵڵا خوا وەکیل بن چمانی لەگەڵ بسمێلەکە تەشاکم کۆزمێرە وەردەمومەوە مال میلکە ڕزقە هەخەریکە زیڕە بکەم ئەی ڕەمان خاز بە حال ڕاخوا خۆی گەورە ئەو متبقى ئەی هینە ڕەمەنە ڕایەتی مێدا لە ڕێ خوا مەلی پیاغمە خۆی گەورە ئیشەڵا وەپەنای خوا بەتە پیتانی یاڕەبی ئیشەڵا خۆی گەورە خوا ئەو نەتان بەد یاڕەبی دیتر چە بکەین دەسەڵات خوامان هەیە ئیشەڵا ئێشە پەشمەیە خواین بۆ دەیە خاسە بدەیە ئەیانیشە کەمێ خوا ئەو نەتیان بەد یاڕەبی ئەی خۆی گەورە بەشکەم خوا یارمەتی ئێوەش بن خوا ڕەحم لە ئێوەش بکەن یاڕەبی ئیشەڵا
ئەیدی چەپکەم دیاڵە دەی بەس قەسەش ڕەبم بەخۆ بیانیمانێ نەمە ناحمەگە حەرسە بە دڵم نییە ناتوانم حرەکەتم نەمایە زعف لە خوێنم هەیە من خۆش نەخۆش کەوت ئەرە وەڵا هەر لە بۆنێ ئەیەوە مەعدەم جانەکات گیان گشتی هەر لەسەر خۆی نییە بەخۆ نەعلاجم ڕێەکەم جۆتەکان سێت حەونەتم دایان ئەیناوە شۆرن ئەیناوە پاکۆکەن ئەیەکو بەخۆ بەمەحماوت بەردە دوود و هێنی کات بەزێکم و دکورە دانیشە خاتە خۆت دانیشە ناتوانم بشۆرمەی ئەرێ وەڵا دیش چەپکەم وەلیە گیرکردنەوە دەستێ و فەرەفرە بەناوی خوای گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنی بەرنامەی بەخشینەکەین و هەموو ستافەکەی پێشەوەی کەوا قسە لەسەر ئەم ماڵە بکەین کە ئیمڕۆ تیاین من لێرەوە ئەمەوێ دەستخۆشی لە بەرنامەی بەخشین بکەم بە هەموو ئەو ستافەوە کەوا لە کەناڵی پەیام کار دەکەن بەڕاستی جێ دەستیان دیارە کارەکانیان جوانە چونکە دیارە بۆ خوای گەورەیە مسلمانانش بەدەم کارەکانیان وەدێت من لێرە دەستخۆشیان لەکەم و دوعای سەرکەوتنیان بۆکەم بەڕێزان ئەمڕۆ ئێمە لە ماڵێکین لە گەرمیانی جێگەی ئەنفال و جەرگ سوتاو لە ماڵێکی هەژار و کەم دەستین لە ماڵێکی سێ مناڵی نەخۆش و دایکێکی بەتەمەن بێکەس و هەروەها لە شوێنی دوورەوە هاتوون لێرە نیشتەجێ بوونە کورد و مسلمان لەم شارە شاری کەلارە ئەتوانین شوێنەکەیشی دیاری بکەین لە پشت بەڕێوەبەرەتی ئاسایشی گەرمیانە بۆ دڵنیابوونی ئیمانداران و مسلمانان بۆ ئەوەی کەوا ئەو یارمەتی کە ئەیدەن بزانن کەوا شوێنەکە کوێیە و لە چی شوێنێکی شایە بەڕێزان ئەم ماڵی کەوا ئێستا تیاین ماڵێکی زۆر هەژارە توانی بڵێ بە دەرەجە یەک هەژارن لە کەلاوەیەکن کەلاوەکەیش خەڵکی یارمەتی داون بۆ ئەوەی کەوا ئەم کەلاوە بکڕن کە ناتوانیت تایە بژی ئەمە تەواوی کردووە و کۆن بووە
سەرەڕای ئەوەیشە قەرزێکی زۆرش بەسەریانەوە هاتووە واتە ئەتوانین بڵێن هەل لە سفرەوە دەستیان پێ کردووە. ئێستا خانووەکە خانووی ئەوە نییەکەوە تای بژی و هەروەها دیارە بۆ ئینسانی ئیماندار ئێمە پێغمبەری خوا صلی الله علیه وسلم پێشەوامانە کە باس لەوە ئەکا یەکێک لە خۆشیەکانی ژیان ئەوەتانێ مەسکەنێکی جوان بێ خانوویەکی جوان بێ کە ئینسان تایە ئیسراحەت بکە و عیبادەتی خۆی گەورەی تیا بکە و بیر لە بوونەوە بکاتەوە و بیر لەم دەسڵات و قودرەتی خۆی گەورە بکاتەوە. جا کە کەسێک ماڵێکی وای نەبێ شوێنێکی وای نەبێ چۆن بتوانێت ئەو بیرکردنەوە یا ئەو پەرسش بۆ خۆی گەورە بیکە. جا ئەم ماڵە پێویستیان بە یارمەتی مسلمانانە بە تایبەتی مسلمانانی دەڤەری گەرمیان بۆ ئەوەی کەوا ئەوانش وەکو ماڵەکانی تر وەکو باقی ماڵەکانی تر بتوانن لە ژێر خانوویەکە بەحەسێنەوە و بۆ خۆیان ژیانێکی خۆش بەسەر بن ئەوەی کەماوەتەوە. ئەم ماڵە ماڵی دادەنەسرەت کە خۆی ئافرەتێکی بەتەمەنە و سێ منداڵشی ئەتوانین بڵێن منداڵەکانیشی نوقسانن کەسیان نییە بۆ ئەوەی کەوا بژێوی ژیانیان بۆ دابین بکە. کچێکیان هەیە کچەکە ئەوەتانی خۆی بۆ خۆی دیارە نەخۆشە و هەروەها ئەوە دوو کوڕیش ئەوی شەروەها نەخۆشن و ئەتوانین بڵێن کەم ئەمدامیشن خەڵکی ئەتوان یارمەتیانەدا بۆ ئەوەی کەوا هیچ نەبێ ژیانێکی ڕۆژانیان بەسەر ببە. بەڵام ئەمە کاتەکە ئەڕوا و هیچ شتێکیان نیە تیا بژێن و ئیسراحەتێکی تیا بکەن. بۆیە من لێراوە داوا لە مسلمانانەکەم ئێمە لە نزیکەوە هاتوین و ئەو ستافشکەوە هاتوون پێشتر دیقەتیان داوە لەم خان و لەم ماڵە و بەشایەتی دراوسەکان و ئەوانی کە لێران ئەم ماڵە مستحقی ئەوەن کەوا یارمەتی بدرێن بە تایبەتی کە ئێمە ئێستا لە دەرگای مانگی ڕەمەزانین زەکاتیان پێشێ خێریان پێشێ سەدەقیان پێشێ مسلمانان ڕویان تێبکەن بۆ ئەوەی کەوا یارمەتیان بدەن ئەمانش ئەم خانوە بکەن و ببن بە خاوەنی خانی خۆیان. من لێراوە جارێکی تر سوپاسی بەرنامەی بەخشینەکەم بۆ ئەوەی کەوا ئەو کارە جوانە نەکردویانە و هیوادارم ئینشاءڵڵا مسلمانانش لە ڕێگەی ئەم بەرنامەوە بێن بەدەم ئەم داواکاری بەرنامەی بەخشینەوە بۆ ئەوەی کەوا ئەوانش بتوانن یارمەتیان بدەن و ئەم خانویانە بۆ بکەن کە ئەوان تەنها لە پێناوی خۆ ئەم کاراکەن هیچ تەماحێکیان نییە بۆ دنیا هیچ دەستخۆشیێکیان ناوێ بەڵام تەنها ئەوەتانێ پێویستە ئێمەش ماندووبوونیان بنرخێنین بۆ ئەوەی کەوا لە بەرخاتری مسلمانانێکن لە بەرخاتری هەژارانێکن. بەڕێزان وەکو باسمان کرد ئێمە لە مانگی ڕەمەزانین مانگی ڕەمەزانیش مانگی بەخشینە پێغمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کاتێکە دەستگرۆیی فەقیر و هەژارانی کردووە و دەستی لە خێرا هەبووە و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە و هەروەها لە مانگی ڕەمەزانیش ئیمانداران و مسلمانان زۆربیان زەکاتەکانیان دەرەکەن بۆ ئەوەی کەوا یارمەتی فەقیرۆن هەژارامدەن. ئێمەش بەر ئەو فەرمودەی پێغمبەری خوا صلی الله علیه وسلم بکەین بتوانین لەم مانگە لە دوو لاوە خێر بکەین هەم زەکاتەکانمان دەرەکەین هەم سەدەقە و حەسەناتەکانەکەین و هەم دڵی ئەم ماڵش خۆش بکەین بەوەی کەوا ببن بە خانووی بۆ خاوەنی خانووی خۆیان ئەوانش وەکو ماڵەکانی تر. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. زۆرن ئەوانەی کەوا شەو ڕۆژ بەم شێوازە لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشی شەو ڕۆژ بەڕێەکەن. زۆرن ئەوانەی کەوا نایان بینین بەردەوام لە ناڕەحەتی و فرمێسک و ناخۆشی ژیان بەسەر دەبن. زۆرن ئەوانەی کەوا شەوێک تێر ناخەون دوور لە ترس دوور لە مار دوور لە مێرو. زۆرن ئەوانەی کەوا خانوویەکیان نییە شەو ڕۆژی کە بڕێکن. زۆرن ئەوانەی کەوا ژمێک نییە تێربەسکی خۆیان نان بخۆن. بۆی ئێمە لە بەرنامەی بەخشینەوە ئێمڕۆ لە شاری کەلار ئەم خانەوادەمان بە ئێوە ناسان بێ باوک بێ کەس
نەخۆش هەژار داماو بۆی بتوانین بە هەمومان لەم خانوەدا ڕزگاریان بکەین و لە مەترسی مار و مێر و ڕوخانی خانوەکە بەسەریاندا ڕزگاریان بکەین بەهۆی هاوکاری و کۆمەچەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستەوە ئومێد دەکەین هاوکارمان بن بۆ دروستکردنی سەر لەبەری ئەم خانوە و تەواوی ناوماڵ و موچەی ماگانەیان چاوەڕوانی هاوکارەکانی ئەوەی ئازیز و خۆشەویستین بۆ دڵخۆشکردن و ڕزگارکردنی ئەم خانەوادە هەژار و نەدارە تا بەرنامەیەکی تر پێتان شاد دەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ